بەڵێ تەنها بەڵێ عزیزان ئەوەی کە دەیبینن کۆنفرانسی دکتۆرە ڤالا فەرید سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانە کە سەرۆکی لیژنەی یاسایی ڕوونکردنەوەمان هەیە ئەوەی کە بانگێشکردن بۆ کۆبوونەوەی لیژنەی یاسایی لەسەر راپۆرتەکانی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم لەسەر داوای بەڕێز سەرۆکی پەرلەمان بووە بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ واتا هەر لە هەنگاوی یەکەمڕا پێشێلی فەقەرە 5 لە مادەی 39 کراوە کۆبوونەوەکە بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ بووە دوجار نووسینی راپۆرتەکە بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ بووە اینجا دوجار بەرزکردنەوەی راپۆرتەکەش کە دەبێ بە تەوقیع و بە ئیمزای سەرۆکی لیژنە بەرز بکرێتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بە پێچەوانەوە بە تەوقیعی دیارە یەکێک لە ئەندامان یان نازانرێت تاکو ئێستا بە واژووچی ئەو راپۆرتە بەرزکراوەتەوە لە کاتێکدا کە سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستانە و تەواجودی هەیە و لە حاڵەتی غیابدانە و ئیجازە نیە ئایا مادەیەک بە پێی پەیڕە و ڕێگای پێداون کە لە جێگای سەرۆکی لیژنەی یاسایی ئەو راپۆرتە بەرز بکرێتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان. هەموو هەنگاوەکان بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بووە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەین کە سازان بگاتە سیەکان لەبەنەوەی ئەو پرسە چەند ڕەهندێکی یاسایی هەیە دوو ئەوەندەش ڕەهندێکی سیاسی هەیە و چاوەڕوانی ئەوەی وەکو سەرۆکی لیژنە وەکو ئەو ئەندامانەی تری لیژنە کە بەشداریمان نەکردووە چاوەڕێی سازانی نەمانویستووە لیژنەی یاسایی ببێ بە سەبەبێک بۆ نانەوەی تەنگژە لە هەرێمی کوردستان و نانەوەی ناتەبایی لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئێمە چاوەڕێی سازانین بۆ ئەوەی ئەو کات سەرۆکی لیژنەی یاسایی و ئەندامەکانی تریش کۆبوونەوە ئەنجام بدەین لەسەر ئەو پرسا بە شێوەیەکی ئەوتۆ کە هەموو لایەنە سیاسیەکان گەیشت بنە سازان لەسەر ئەو بابەتە. جارێکی تر سەرۆکی پەرلەمان هەڵەیەکی تری دووبارە کردەوە خەرقی یاساییان کردووە لە هەر لە نووسینی راپۆرتەکە و لە بەرزکردنەوە و لە بانگێشکردنی ئەندامانی لیژنەی یاسایی بە خەرقی پەیڕەوی ناوخۆ بووە و پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ بووە و ئومێدەوارین ئەو خەرقا بەردەوامی نەبێت. جێگری سەرۆکی لیژنەی یاساییە یاسا ڕێک بۆ نادا جێگری نەخێر یاسا ڕێگای پێنادا ئەگەر سەرۆکی لیژنە وجودی هەبێ و تەواجودی هەبێ لە پەرلەمانی کوردستان لە کاتێکدا جێگری سەرۆکی لیژنە دەتوانێت جێگای سەرۆکی لیژنە بگرێتەوە کە سەرۆکی لیژنە لە ئیجازەیەکی ڕسمیدا بێ یان لە حاڵەتی غیاب بووندا بێتن بەڵام ئێستا سەرۆکی لیژنە وەکو خۆتان دەبینن تەواجودی هەیە لە پەرلەمانی کوردستان بەڵام بە پێچەوانەی پێڕەوکارەکان لە لیژنەی یاسایی ڕایی دەکرێن ئەوەی کە جێگای داخی ئێمەیە ئەوەیە کە لیژنەی یاسایی نەدەبوو پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بکاتن لەبەرەوەی ئێمە پێمان وایە لیژنەیە دەبێت داکۆکی کار بێتن لە پارێزگاری کردن و لە پاراستنی پەیڕەوی ناوخۆ ڕێکار و ڕێکارە یاساییەکان. دکتۆرە باڵە چاوەڕێ ئەکرێ حیزبە سیاسیەکان بگەنە ڕێکەوتن بەشەوەی سەرۆکی پەرلەمان وادەی دانیشتنی پەرلەمان ڕابگەینێت؟ ئێمە بە ئومێدی سازانین و بە ئومێدی ئەوەین کە لایەنە سیاسیەکان هەمویان بگەنە سازان دوجار هەموو لایەنەکان لە لیژنەی یاسایی کۆ ببینەوە بۆ نووسینی راپۆرت لەسەر ئەو بابەتەی کە دووبارەی دەکەمەوە چەند ڕەهندێکی یاسایی هەیە دوو ئەوەندەش ڕەهندێکی سیاسی هەیە. گۆڕان ئەندامانی لیژنەی یاسایی گۆڕان و یەکێتیش لێ بکەن باسییان لەوە کرد کە بەپێی قانوونی سەرۆکایەتی هەرێم ساڵی ساڵی 2005 ڕۆژی 19 دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئەو کات ئۆتۆماتیکیان بەپێی ئەو یاسایە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی دەکەوتە دەست وەکو فراکسیۆنی زەر وەڵام پێچی بۆ وەکو فراکسیۆنی زەر ناوەکو یاساناسێک وەکو مختصێک کردنەوە دەدەین کە بە هیچ شێوەیەک سەرۆکی پەرلەمان لە دوای 19 جێگای سەرۆکی هەرێم ناگرێتەوە ئەوەی مەبدەئی خل و لێراناتە لە کاتێکدا سەرۆکی پەرلەمان دەتوانێت جێگای سەرۆکی هەرێم بگرێتەوە کە ئەگەر هاتوو سەرۆکی هەرێم ئیستیقالەی دابوو یاخود لە حاڵەتی مردن و هەروەها لە حاڵەتێک کە لە عەجزی عەقلی و جەسەدی دابێ بە شێوەیەکی ئەو تۆکە نەتوانێت کارەکانی ڕایی بکاتن بەڵام تەواو بوونی مددا بە هیچ شێوەیەک بەخل و داناندرێ لەبەرەوەی لە نظامی پەرلەمانیدا
کردنی کارەکانی تا ئەو کاتەی هەڵبژاردن فراهەم دەکرێت و ئەنجام دەدرێتن. بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق، بگەڕێنەوە بۆ بڕیاری محکەمەی ئیتیحادی عێراقی، بگەڕێنەوە بۆ دەستوری وڵاتانی فیدرالی یەکێک لەوانە کە دەستوری تونسا کە بە ڕاشکاوی بۆ تەقاعیدە لە ناو دەستورەکان. هەر کاتێک لەبەر ئەنجام لەبەر هۆکاری شەڕ و لەبەر هۆکاری کارەساتی سروشتی و لەبەر هەر هۆکارێکی تر کە نەتوانرا لە وڵاتێکدا انتخابات ئەنجام بدرێتن، سەرۆکی ئەو وڵاتە بەردەوام دەبێت لە ئەنجامدانی کارەکانی. بۆیە وەک خۆی بەردەوام دەبێت بە هەموو دەسەڵاتەکانیەوە بەردەوام دەبێت لە ئەنجامدان و لە ڕایکردنی کارەکانی خۆیدا و حاڵەتی خلو بە هیچ شێوەیەک تەواو بوونی مودە ناگرێتەوە. سەرۆکی پەرلەمان ناتوانێت بێ بە سەرۆکی هەرێم.